والله هذا الشيء ماله من دعوة ما عمشتي يعني بركي مالي خانك وزي مالي بخوي ترى ديك باشا بس بخوز على الجاني قلنا توزا قرصو وشي شارانيو اي ما عندي بوني زياتر توزا قدري خاني زياتر بربي بديو او ريما انا هم يقرنو خستخانيو مكتبيش وتتانو هي استعمل دالك انا وت زادي خرابات سن روجانا هاتشانا كانوا روجا باران قران تشان هيو والله بلان بتسونا والله لو يخش نخشتني بس كاين لو درزي شي ديبتينا ورتي ديبتينا خانا خاي واخوي نخش بلان دبي ثاني شكر بي دقل كون زينو صارني او صال باز بلا خوي بزي زوبا فركن لو ناد نخولا صار دير زور زور صار بس هو بايزرو يشتا اساسا قوشتي نبوه استعدفتش نزارة شلو هاتيا قاربيا صاوي زارة شنو نفتشن ورقتيا هو اللي تبي سوي داران دامني بتماي نفتي توزق ويا قرصة صار ده الأخوي بزيادة عندك أنا كان الله يستاكل ما أظنش كان بس والله عندك كان واش فكر لي كان ولا مالي أنبين والله يعني يجي قرصة والله نبي دقالي سارني هردو بلا بيكو نبي خەریک کانجێرانی مەجاز زۆتیاکەین و گەرمیەکەین و ڕەزی بەخێوەکەین و وەراغان بەخێوەکەین و عیوانی بەخێوەکەین و بەخوای کاکە وەخت خۆ زۆرە باری وەخت خۆ بەخوا هەندی ئەو خانەیە کرد بەرا ئەو ماوەکە ئەوە تەقریبەن 20 ساڵەکە بەفر کماکەتێنە خۆی ئەمەشی دارە ناکرد لێرە خۆ خەرچێرە گەلک زۆرە بەس هەمووان ڕۆیە ئێستا بینی هەر شارەشەی بینی خەرچکەرێتەیە لێیە بەس لەبە بەفرێ و گیانشی ناخۆش وێرە تا سێ ساڵانەی زیادە نەداتێ کاربای لێ نەبوو ئێستا بینی خستەخانەی لێ نییە مەکتەبەکی گەورەی لێ نییە ئەبینی ئەو تەلەبانە ڕۆژێ هەموو ڕۆژێ دەبی سیارەی ئاگرین ئاسنەوە تەلەوێن دەردەستێدەن و دەشانینەوە ژیانی ئێستا خۆشترە لە پێشی هەمووی برێم ئەو گەنمەنەکردن هەموون بەگازۆتان و بە وەراغان جێرا کرد ئێستا لە خۆی بەزادی بی مەشینا هەیە زادە نالوهاتێت کمە زادوەکەک نالوهاتیە ژیانی ئەلحان بەستێنایەترە لە ئی پێشی ئێستا خەرک بە زۆری محاشخۆرەوە وەخت خۆت ئەم ناوە بیدێ و گوندەی یەک بەشەری خوای نەبوو محاشیە بیدە و گوندەی وەخت خۆ بێرە هەر ڕۆیشتە سونەسە کارۆخی دری خەرچی سافتر بوو ژن و پیاو بێرە هەرە سونەسە کارۆخی ئەکوڕادێ حتا هێواری بەس ڕەشبەرێک بوو ئێستا من تقریبەنەوە 20 ساڵ هاتیمەوە ئێرە 7 ساڵ بوارم گویا لە گەنجەشی بۆ گۆرانێکی ئاگۆتێنە خۆ گوێم لە یەک بەشەری خوای نەبوو عیدانەشی بدەیت لە کەرێتی وەخت خۆ نەبوو لە کەرێتی وەخت خۆ بەو لایدا ڕۆیشتی ها عیدانە گوتران بەو لایدا چووی هەروە بوو نانی هێوارە تەبالەوەی بیانت غەم نەبوو ئێستا وە ئێستا کابرا نانی ئێستا گەنمیا هەیە هادیایە هەتا بواری لە بە نابڕێ لێی نابڕێ ئەو جارەکەش دڕی مرتەح نییە وەخت خۆوەنەوە نانی هێوارە تەبالەوەی کێشتە غەم هەر ناگێت وەڵڵا زادارە چنە جارەیە سۆبەینە دەبی ستانانگە پاییز داهات دەبی داران بینی لۆ سۆبەی و ستانێ باینە سۆبەی و بەعیسینین و دێنە دەرێ سەرما و سەهۆڵە وەڵا خوشتی بەخێوەکەین و دێنێ و سەرما دەبێت سۆبەی خۆشکەین کاکە ئەگە نەفت نەبی چ بکەین دەبا حکومەت هێرێمی کوردستان شندوای نەفتێ بداتێت با لەبەرە خۆ بایسینی داخوا داران ئەبڕین ئەگەدار هەبی نەفت هەبی داران نایسینی داران نابڕین دنیا بە داروباری جوانە ئەگە داروبار هەبی دنیا هەرە جوانە بەس ئەگە نەفت نەبی بخوای مەجبورین داران ببڕینە بە سۆبی بایسینی ژیانی ئەلحان خۆشترە بەڵا پێشتانە مەگەلەکەماندی بووین بەڵا وەڵڵا ئەلحان دنیا بە ئیسراحەتە بەسەندە بە ئیسراحەتە هەندیشە بە دەرد و بەڵایە نەخۆڵڵا لە خوای بەزیادی بێ ژیانی ئەنجینی کە فەقیرایەتی بوو بێپارەیی بوو هەو ساڵێکەش بخوای ساڵ لەو زروفەی لەو زمانەی بەخوای زروفی خۆشە بەڵێ بەخوای بەو شێوەی خۆش نییە بلێمدان دەوکن لێ ئەنا پونگن لێ ئەنا گەنمەکتان لێ ئەنا بەخوای هەندە ئەشتەی زۆرە بەجێری ئی هەنجینەکە ئەلحان ئەبینی کابراییە خۆی پێ ژەهرەمارە بەس ئەشتی کوردەواری وەڵڵای ئەشتی کوردەواری خۆشترە ڕاستی لەبەرەوەی وێ هەرچێکرێت و بچی ژەهرەیە چییە ئەو ڕوون زەیتەیە کڕی باشە ڕوونی خۆمالی خۆی چەند خۆشترە ئەوڕۆ برنجی ئیلحانە خۆی برنجی خۆمالی خۆی چەند خۆشترە وەکو مامۆستای
گوندی کەڵێتە کە ئێوە سەردانی گوندی کەڵێتەدان کردیە بەڕاستی ئێمە خۆشحاڵین هەروەکو گوندی کەڵێتە ئەوانەی کە ساحب حەیوانن ئەوانەی کە ساحب چێر و مەڕ و ماڵاتن بە تایبەتی گوندەکان خۆیان بەوانەوە گرتیە ئەبینی ئەوانەی ژیان گوزەرەکەن لە گوندەکان بە تایبەتی ئەوەی ساحب حەیوانە ئەوەی ساحب چێڵە ئەوەی ساحب مەڕ و ماڵاتە ئەگەر حکوومەت پشتی نەگرێ یان یارمەتی نەدا یان تەحاونی نەکە ئەو مەڕ و ماڵاتە سەبر لاواز ئەبیت و لە ناو ئەچی بەڵام بە هەمان کاتدا ئەگەر حکوومەت پشتگیری ئەو ساحب حەیوانە بگری ساحب مەڕ و ماڵاتە بگری واتە بەروبوومی کشت و کاڵیمان زیاتر ئەبێ لە هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا ئەبینی ماستێکی وەدێتە بازار کەس نازانینە ناو سترێکیان کردووە کە خەڵک ڕۆژانە ینی بۆ خۆیان بەکاردێنی بەڵام لە هەمان کاتدا یعنی ئەو خواردەمەنیەی کە لە حەیوان و لە چێر و مەڕ و ماڵات کەوە پاش ئەکەویتی ئەو ڕسقەیە یعنی کە دەینە بازار بەڕاستی شتێکی زۆر جوانە کە مامەڵی پێوە دەکرێت بەڵام لە هەمان کاتدا کە ئەبینی کابراایکی ساحب حەیوانە یان لە گوندێکی ئەو هایە عنی ژیانی خۆی گوزەرەکە و ژیانی خۆی بڕێوابە و لە هەمان کاتیشدا حکومەت پاش گوێی خستووە ئەگەر یارمەتی حەلەف و ئەوانەی بۆ دابین بکە والله العەظیم ساحب حەیوانەکە یعنی دڵی بەو وەزعی خۆشە بیت